يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس سيو الشهن حركات جوي إنسان ئەم شانە دەبیستێ ئەگەر ئینسان مسلمانێکی ڕاستەقینە بێ یەکسەر ناو دڵی ئازاری پێدەگا و خەمبار دەبێ. وشەی یەکەم بریتیە لە وشەی شەڕ. هەر کاتێکی ئینسان بە گوێیەکانی دەنگ و باسی بیستنی شەڕ لە نێوانی دوو کەسدا، لە نێوانی ژن و مێردێکدا، لە نێوانی دوو لایەنی سیاسیدا یان دوو نەتەوە و دوو وڵاتدا دەبیستێ، ئەگەر ئینسانێکی مسلمانی ئیمانداری بەحەق بێ هەر لەگەڵ بیستنی وشەی شەڕ ناودڵی ئازاری پێدەگا، خەمێک ڕووی تێدەکا، چونکە شەڕ ناوی خۆی بەخۆیەوەیەتی، خێری تێدا نییە. وەکو ئاگرێک وایە کە بەردەبێتە پوش و پاوانێک، وەکو مارێکی ژەهراوی پێوە دەبێ و دەمرێ و دەسووتێ، مێرولەیەکی بێزیانیش دەسووتێ و دەبێتە قوربانی. وشەی دووەم وشەی ئاوارەبوونە. ئینسان کاتێک کە وشەی ئاوارەکان دەبیستێ ئەبێت لە ناخیەوە، لە ناو سینەیدا، لە ناو دڵیدا خەمێک دروست بێ. ئاوارەبوون خوا پەناماندا کە زۆربەی میلەتی کورد بینیوێتی بەجێهێشتنی خانوویەک کە هەموو سەرمای مرۆڤێک ئەوەیە، بەجێهێشتنی کەلوپەلێک کە ژن و مێردێک لە سەرەتای ژیانی هاوسەریەوە هەر ڕۆژەی بە کەوسکەچایەک و قاپێک پێکیانەوە ناوە. دوکان و بازاڕە کە هەموو سەرمایە و کەسابەتی ئینسانێک لە شارەکەی خۆیدا ئەوەیە کە مناڵەکانی پێ بەخێوکە. لە لەحزەی دەربەدەربوون و ئاوارەبووندا کە بەرهەمی شەڕا ئینسان هەمووی بەجێ دێڵێ. ئەو ماڵە ئازیزەی خۆت بەدەستی خاڵی دەڕۆیتە دەرەوە، ئالەو کاتەدا چ مەئساتێکە بۆ سەر ئینسان. ماڵی بچووکتر بۆ بەردەمی دڵی دایک و باوک زۆر خۆشەویستە. ئەم مناڵە کە ئەم دایک و باوکە هەموو هیوا و ئاواتێکیان لەسەرەتی، لە کتوپڕا لەبەر چاویان بفڕێندرێ و دیار نەمێنێ و بزر بێ، چه ئازارێکی بە شیدەتی بۆ سەدڵی ئەو دایک و باوکە هەیە. چۆن ئینسانی بە ویژدان ئەگەر ئەو هەواڵە دەبیستێ یەکسەر خەمناک دەبێ، ئەڵێ خوا ڕەحمیان پێ بکە، خوای پێی شادکەیەوە. خوا دەفەرمێت دەربەدەربوون و ئاوارەبوون لەسەر ماڵ و زێد و نیشتیمانی خۆت وەکو لە دەستچوونی ئەو مناڵە ساوایە وایە بۆ دڵی ئینسان. لە باسی حەزەتی داوودا کاتێک کە سوپای داگیرکەری جالوت زوڵمیان لێ دەکا لە بەنووی ئیسرائیل و جیهادیان لەسەر فەرز دەبێ، بابەتەکە لە سوورەتی ئەلبەقەرەدا باس کراوە، دەفەرمێ وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا. سورة البقرة آية 246. أبناء ديارنا بيش أبنائنا خستوا، يعني إنسان وقتي كلمال وحالي خوي هلا كندري ودربدر وآواري ولاتان دبي لقل أوي منالكاني وجنو منالي ببري وبيصر وشوين بكري وكو يقبأ آزارا. ئەو شەی دووەمە کە ئینسانی مسلمان لەگەڵ بیستنیدا دڵی ئازاری پێدەگا. سێمیان وشەی ستەمە، زوڵم و ستەم، کاتێک کە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا مسلمانێکی هاو ئاین و بیر و باوەڕت ستەمی لێ دەکرێت. کاتێک کە برایەکت خوشکێکت کە ها براتە لە نەتەوایەتیدا وەکو تۆ کوردە ستەمی لێ دەکرێت. کاتێک هەر مرۆڤێک هەر ئاینێکی هەیە، هەر نیشتیمانێکی هەیە، بە هەر زمانێک قسە دەکا ئینسانە، بە ناحەق ستەمی لێ دەکرێت، ئازار دەدرێت، دەکوژرێ، ماڵوێران دەکرێت، دەربەدەر دەکرێت، بریندار دەکرێت، تۆپ و تارە لێی دەدا. ئینسانێکی سڤیل و مەدەنی و بێت تاوانە، هەر مرۆڤێک بێ لەگەڵ یا دەبێت تۆ دڵت بەخەم بێ. ئەبێ هەڵوێستت هەبێ بە کردار هەوڵ بدەی ستەمەکەی لەسەر لابەری پشتیوانی لەو مەزلومە بکەی، بە ماڵ هاوکاری بکەی، هیچ دەسەڵاتت نەبوو دوعای خێری بۆ بکەی.
ئەمڕۆ ئێمە خۆشەویستانم ئەهلی مزگەوت لە بارودۆخێکین کە لە ڕۆژئاوای کوردستاندا شەڕێکی سەخت هەیە. ئەو برایانەمان کە هەم هاودینمانن، هەم هاونیشتیمانمانن، هەم هاونەتەوەمان و هاوزمانی خۆمانن، ئەد سێ حاڵەکەیان لەسەرە. شەڕ هەیە، دەربەدەربوون هەیە، زوڵم و ستەم هەیە. لەم کاتەدا مەوقیفی ئێمە ئەوەیە یەکەم دوعای خێر زۆر بکەن. یا ڕەبی خۆیان ئاوێکی بەڕەحمەت بەم ئاگری فیتنە و شەڕەداکەی. دوور نییە دوعاکان، دڵنیا بە دوعاکانی من و تۆ، ئەو خوشکە، ئەو برایە، ئەو منداڵە، ئەو پیرەمێردا، ئەو دایە پیرە وەردەگیرێ. زۆر دوعای خێر بکەن لەم کاتانەدا، هەمیشە بڵێن خۆیان ئاوێکی بەڕەحمەت بەم ئاگری فیتنەداکەی. دووەمیان بە ئیزنی خوای پەروەردگار هەمیشە دوعا بۆ مەزلوم بکەن. هەر کەسێ ستەمی لێکراوە خوای گیان حەقی بۆ بکەی. سێمیشیان ئەوەی لە دەسەڵاتی ئێمەدایە و هەر یەکەمان بەقەدەر توانای خۆمان بە دڵنیاییەوە دەتوانین هاوکاری ئەو ئاوارانە بکەین کەوا لەم سەرەتای پایزەدا و بەرە وەرزی سەرما دەڕۆین لە ماڵ و حاڵی خۆیاندا ئاوارە بوون. بەدەستی خاڵی لە ماڵەکانیان هاتوونە دەرەوە، سەرمایان لەدەست چووە. ئەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا فەرموویەتی: من كان في حاجة أخيه كان الله في حاجته. هەر کەسێک پێویستیەکی برای مسلمانی، خوشکی مسلمانی دابین بکە، پێویستیەکە لە دەسەڵات و توانای دارایی تۆدا هەیە و ئەو پێویستیەتی و محتاجە پێی، تۆ دەست بکەی بە گیرفانتدا، بە ماڵتدا، بەشێکی لێ بەخشی و پێداویستێکی ئەوی پێدابینکەی. دەفەرمێ خوای پەروەردگار لە قەرەبووی ئەوەدا، لە پاداشتی ئەوەدا دڵنیا بە پێداویستی تۆ دابین دەکات لە ڕۆژێکە کە تۆش خاوێن پێداویستی بی، کە تۆش محتاج بی. جا پێداویستی کە ئێمە دەیبەخشین زۆر کەمە، ئەوەی کە خوا دەیبەخشێتەوە چ زۆرە. بۆیە ئەو کەمپینانەی کە دەکرێن کە دەبوایە لە خۆزگە لەسەر ئاستی حیزبی نەبوونایە، لەسەر ئاستی فڵان و فڵان نەبوونایە، لەسەر ئاستی میلەتی کوردستان و لەژێر ئاڵای کوردستاندا بوویایە. بەڵام بە هەر حاڵ هەر کارێکی باشە، هەر چەندی بۆتان دەکرێت بە کەمێکیش بێ دڵنیا بە ئەو خۆراکە، ئەو جلوبەرگە، ئەو بەتانیە دەگا بە ئیزنی خوای گەورە بە دەستێکی پاکەوە دەگات. تۆ تەسلیم بە خوای گەورەی کە، تەسلیمی کە ویژدانی خۆت ئارام کە، ئەوە زۆرە. ڕۆژێک چه هەیە بێ احتیاج بە غەیری ئەڵڵاه، خوای گەورەش پێداویستیەکانی تۆ پڕ دەکاتەوە، بۆت قەرەبوو دەکاتەوە زۆر بە باشتر. لەو شەڕەدا، لەو شەڕ و فیتنەدا کە بەداخەوە کوردستانی ئێمە کەم وا هەیە لێی بێبەش بێ، ئەمما مەحاجی بە ڕێزانەی کەوا سەر و ڕیشیان سپی کردووە لە ئیسلامەتی و کوردایەتیدا، ئەو گەنجانەی وا تازە پێدەگەن. هەر یەکێک لە ئێوە لە خۆی بپرسێت خوا ڕۆژێکتان بیر دێ لەم کوردستانەدا شەڕێک نەبوو بێ، هەر ساڵانێک و کۆمەڵک خەڵک نەکوژرابێ و خوێنی بە ناحەق نەڕژابێ، هەر ڕۆژە فیتنە و ئاشوبێک سەری ئەم میلەتی کوردەی نەگرت بێتەوە. ڕووداوەکان لەمە دووەش هەروە دێن. بەڵام ئێمە وەکو ئەهلی مزگەوت، وەکو مسڵمان پێویستە لەگەڵ هەر ڕووداوێکی دڵتەزێن و ناڕەحەتدا دەرس و عیبرەتێک وەرگرین. لە ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستاندا چەند وانەیەک وەردەگرین. وانەی یەکەم، دەرسی یەکەم، دەبینین شەڕ بە ئاین دەکرێت، شەڕکردن بە ئاین. کەسێک دەوڵەتێک نارەکانی خۆی بە چەکی ئاین لێدەدا. ئەم فکرەیە زۆر کۆنە، زۆر زۆر کۆنە. هەمیشە کەسێک ڕقی لە کەسێک بوو بێ، دەوڵەتێک، دەسەڵاتێک، حکومڕانێک ڕقی لە نەتەوەیەکی کە بوو بێ، هاتۆ بە چەکی ئاین لێداون، دروشمی ئاینی بەکارهێناوە بۆ لێدانیان، بۆ جوڵاندنی سۆز و عەتفی نەتەوە و هاونیشتیمانیەکانی خۆی، و توێتی فڵان کەس بێدینە، فڵان کەس کافرە، فڵان کەس لای داوە لە دین، ئەوە کوشتنی غەزایە، ئەوە لە ناوبردنی پێویستە. حتا تەنانەت پیسترین کافرەکان وشەی ئاینیان بەکارهێناوە، جاوە ئاینی بەتاڵەکە ئەوان بەکاری دێنن. ئاینێکە کە هی خوا و پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم، ئاینی بتپەرستی، هانی گەلەکانی خۆیانداوە فڵان کەس ڕقی لە بتەکانمانە، دیفاع لە بتەکانتان بکەن، دیفاع لە دینەکەتان بکەن. خوای گەورە لە سوورەتی غافردا لە ئاەتی 26 و 27دا باسی فیرعەون و موسا پێغەمبەرمان بۆ دەجێڕێتەوە. فیرعەون چی نەما لە خوێن ڕێژینەیکە، لەسەر بڕینی مناڵ لەناو بێشکە و باوەشی دایکیە، مناڵی ساوای کوڕی دێنا لەبەر چاوی دایکە سەری دەبڕی. هەموو ئەو میلەتە بوو بە کۆیلە و ژێردەستە و کەس نەیدەوێرە لای خێزانی خۆشی یەک وشە بەرامبەر بەو دەسەڵاتە ستەمکارە بڵێ. کەچی کاتێک کە موسای فریاد ڕەسخوا وەکو پێغەمبەرێک دەینێرێ، پەیامی ڕزگاری پێیە،
بزانین فرعون چی باز دەکا الله وقال فرعون ذروني أقتل موسى وليدعو ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد سورة غافر آيات 26 فرعون وتي خلقنا اليوم قرن دا صلاة كان وزير كان برلمانتار كان بياو معقولان وازم لبينن يعني وكو كز دستي قرب فرعون زور في الباز بو هيك شيء هي دستي تو بقري شيء هي بيولا بلا للا استي تو دا خوي فش دەکردەوانە و میلەتەکەی دەجوڵاند و سۆزی دەجوڵاندن کوڕە دەوازم لێبێنن دەستم مەگرن با ئەو موسایە لە بین بەرم دەبا ئەگەر ئازایە هاواری خواکەی خۆی بکە و هاواری ئەڵڵا بکە و بێ بە فریایەوە تەحەدای خواشی دەکرد نەعوذ بالله من لێم گەڕێن بام نەشی لەوێرا بیکوژێ چونکە دەشیزانی کە پێغەمبەرە معجزاتی بینی بوو بەڵام خۆی لەبەر چاوی جەماوەرەکە دەنواند و خۆی دەجوڵاند و مەکر و فێڵی بەکاردێنا لێم گەڕێن و دەستم مەگرن و ئیزنم دەن با بچم موسا بکوژم و ئەویش هاوار بۆ خوای خۆی بەرێ بزانم خواکەی فریایی دەکەوێ خەڵکی من خەمی خۆمم نییە ئینی ئەخاف ئەن یوبەدیلە دینەکم کوڕە خەڵکی من خەمی ئێوەمە ئەو موسایە هاتووە ئەو قسانە و ئەو بەرنامەی ئەو پێێتی دینەکەتان دەشێوێنێ دینەکەیان بریتی بوو لە بتپەرستی بتی هەموو بتانیش فرعون بۆ خۆی بوو خەمی ئەو دینەی بوو موسا هاتووە دینەکەتان لێ بشێوێنێ ئەو ئەن یظهر فی الأرض الفساد ئەترسم وڵاتەکەمان تووشی خراپە و کاولکاری و کوشتن و بڕینکە بۆ خۆی ئەو هەموو جەریمە و تاوانەی کردبوو وڵاتی کاول کردبوو اقتصادی وێران کردبوون دەستە چەورەکەی خۆی بەسەری موسای بێتاوان و فریاد ڕەسا دەسڕی فرمێسکی تیمساحی بۆ میلەتەکەی دەواران وەڵام من خەمی خۆمم نییە خەمی ئێوەمە نەیدەگوە خەمی کورسیەکەی خۆممە ئەگو خەمی دینەکەی ئێوەمە ها وشەی دینی بەکارهێنا هەمیشە شەڕ بە دین کراوە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتی ئەم هەڕەشانەی بیستەوە فرعون دەڵێ لێم گەڕن هەر دەیکوژم پارچە پارچەی دەکەم نەیفەرموو بابیم نەدبێ دەبزانن دە خەڵکی نەلێی گەڕن چی لە دەست لێ بابیکە دەبزانن خوای من چی لێ دەکا ئەم شانەی بەکار نەهێنا ئەوە ئێمە بووی ناوامان دەگوت دە بابیم نەدبێ ئەگەر پیاوە بابێ فەرمووی نە پەیامی پێغەمبەران ئەمە بوو موسا فەرمووی وقال موسى إني عذت بربي وربكم من كل متكبر لا يؤمن بيوم الحساب فەرمووی خەڵکینە من پەنا دەگرم بە خوای خۆم خوای من و خوای ئێوە و خوای هەموو خەڵکی خوایە پەنا بە تۆ دەگرم خوایە خۆت بمپارێزی لە کەسێک کەوا سەرکەش و لودبەرزە متەکەبیرە خوایە زۆر سەرکەش و لودبەرزە و بەهێز و دەسەڵات و ئەو هەموو چەکدار و سلاحی خۆی دەنازێ خوایە پەنات پێ دەگرم بمپارێزە دەستی ئەو ستەمکارە لودبەرزە دەسەڵاتدارە کە بڕوای بە لێپرسینەوە حسابی خوا نییە لا يؤمن بيوم الحساب نەیفەرموو یوم القیامە خوایە بڕوای بە حساب نییە بڕوای بە چاکە و خراپە و لێپرسینەوەی قیامەت نییە خوایە خۆم دەخەمە پەنای تۆ بۆیە ئەی میلەتی کوردی مسلمان هەر کەسێ بە ناوی ئاینەوە شەڕی لەگەڵ کردی تۆ پەنا بگرە بە ئەڵڵا تۆ مەڵێ من هێزم وایە و ئاوا دەکەم و ئاوانە بڵێ خوایە پەنا دەگرم بە تۆ بمپارێزی لە هەموو ستەمکارێکی دەسەڵاتداری پڕچەک خاوەن هێز خاوەن دەسەڵات و پارە خوایە کە بڕوای بە قیامەتی تۆ نییە کە بڕوای بە حیسابی تۆ نییە پەنا بە تۆ دەگرم یان ئاینی پاک و بێگەرت کە قورئان و سونەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڕێزان بەکار هاتووە بۆ لێدانی نارەکان شێ هەیە ئیمامی عەلی نەناسێ ئیمامی عەلی ئەسەد الله شێری خوا ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم مێردی فاتیمە باوکی حەسەن و حوسەین ئیمامی عەلیە کە لە ماڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پەروەردە بوو بەخێو کراوە پێغەمبەر بە برای خۆی داناوە ئەو ئیمامی عەلیە لە سەردەمی فەرمانڕەوایەتیدا هەندێک خەڵک مسڵمان ئەهلی مزگەوت لەبەر ئەوەی چاویان بە باشیەکان و گەورەیی و ڕێز و حرمەت و بەخششەکانی ئیمامی عەلیدا نەدەهات هاتن موختانیان بۆ کرد وتیان ئیمامی عەلی دینی گۆڕیوە ئیمامی عەلی لە قورئان و حەدیث دایداوە دەیان وت ئین الحکم إلا لله ئەبێ عەلی بگەڕێتەوە سەر ڕێبازی حەق بە ئیمامی عەلیان وا دەگوت جا چێ هەیە لە ئیمامی عەلی زیاتر شارەزای قورئان و حەدیث بێ لە پێغەمبەری خوا نزیک بێ ئال و بەیتی پێغەمبەرە ئەو جەماعەتە پێیان دەڵێن خەواریج هاتن مێشکی ئەو خەڵکەیان پڕ کرد بە هەزاران گەنجیان لە خۆیان کۆ کردەوە ئەوانە عیبادەت و دینداریان لەوەیدا نەبوو هەموو ڕیژ لەسەر سنگ هەموو شەو نوێشکەر و قورئان لەبەر
مێشکیان پڕ کردبوون کە ئیمامی عەلی شایانی کوشتنە دەبێ ئەم پیاوە زمانی بژیرە بکوژرێ ئاخری چەکیان لەدەش هەڵگرت یەکەم جار هەست قسەیان پێدەوت قسەکان بوو بە چەک هەڵگرتن چەکەکانیان برد لە شاخە دایانە دەشت و دەر و وتیان دەبێ عەلی بکوژرێ فعلەن دواتری شەهیدیان کرد ئیمامی عەلی خەڵکێک چوون ئەمە شەڕیان بەدین دەکرد ئەمانە درۆیان دەکرد ئیمامی عەلی فەرمووی کەلیمەت حەقٍ یورید بها باطل بەخوا ئەوەی کە دێڵن حکم هەر بۆ خوایە بۆ قورئان و سونەتە ڕاستە بەس ئەوان مەبەستێکی تریان هەیە ئەوان ڕقی شەخسیان لە منە ئەمە شەڕی شەخسیە بە ناوی دینەوە دەکرێت ئەها شەڕ بە دینکردن شەڕیان دەکرد لەگەڵ ئیمامی عەلی ڕقی شەخسیان لێبوو بە ناوی ئیسلامەوە بە ناوی دین و قورئان و حەدیثەوە لیان دەدا کەسایەتیان لە کەدا دەکرد هەتا ئاخری تیرۆریشیان کرد و شەهیدیان کرد پیاوانی بەڕێز چوونە خزمەتی عەرزیان کرد قوربان ئەوانە کافرن فەرمووی نە ئەوانە شایەتمان دێنن هەر کەسێ بڵێ لا إله إلا الله محمد رسول الله ناتوانین بڵین کافرە فەرمووی نە وەڵڵا کافر نین لە کوفر ڕایان کردووە وتیان قوربان دیارە منافقن ئەوانە دووڕوون فەرمووی نە بەخوا منافقی ژنین منافقەکان کەم زیکری خوا دەکەن ئەمانە ئەگەر لە شەو نوێژە سەیریان کەی بە خیلیت پێیان دێ ئەگەر لە نوێژە لەلایەنەوە بوەستی نوێژی خۆت بەرچاو دەکەوێت ئەوەندە جوان نوێژ دەکەن بۆ خوا نە بەخوا منافقی ژنین عەرزیان کرد ئەی چین ها ئیمامی عەلی لە دین تێگەیشت بوو فەرمووی کاکە ئیسلام و دین بۆیە نەهاتۆ شەڕی نایارەکانتی پێ بکەیت فەرمووی من ناڵم نە کافرن نە منافقن نە هیچن نە کوشتنیان واجبە من پێیان دەڵێم ئەوانە براکانی دوێنەمان و لێمان هەڵەگەڕاونەوە شەڕی سیاسیمان لەگەڵیانە کە ئیمامی عەلی چونکە لە دین باش حاڵی بوو فەرمووی شەڕی نایارەکانم بە دین ناکەم شەڕی سیاسەتم لەگەڵیان هەیە شەڕی محارەبەم لەگەڵیانە هەیە برای خۆ من لێم هەڵگەڕاونەوە وەکو دەسەڵات شەڕیان لەگەڵ دەکەم چ پەیامێکی جوانە ناحەزەکانیشی دەیانگوت ئەوە لە قورئان و حەدیث هەڵگەڕاوەتەوە عەلی لای داوە لە ڕێبازی ئیسلام بۆیە کوشتنی واجبە و کافر بۆ دەبێت لە ناو ببرێ دەوڵەتی تورکیا هێرش دەکات لەسەر ڕۆژئاوای کوردستان بە ناوی ئاینەوە بە ناوی سوڕەتی فەتحەوە 4 جار هەڵە دەکات بەو بەڕێزانە دەڵێن وەکو مەلای کورد لە پایتەختی هەرێمی کوردستانەوە بەو مامۆستا خۆشەویستانەی ئەوێش دەڵێن ئاگاتان لە دین و ئیمانی خۆتان بێ دین مەکەن بە لێدان و بە چەکێک بۆ نایارەکانتان بەرامبەرەکەت هەرچیەکە دوژمنتە تیرۆرە هەرچیەکە بە حسابی خۆی ڕقل لێتی دەیچەوسێنیەوە بەڵام بە ناوی دینی ئیسلامەوە ئەم کارە مەکەن فتوا مەدەن چونکە هەڵە دەکەن لە 4 خاڵەوە ئێمە بە زانستی قسە دەکەین قسەی عەتف و سۆز ناکەین یەکەمیان ئەگە بە ناوی ئیسلامەوە هەر کەسێک قسە بکە ئەبێ بزانێ ئیسلام چییە خۆشەویستان ئیسلام هو دين الخير والعدل والسلام والرحمة والمحبة ئەم پێنجەیە ئیسلامەتی ئێمە ئیسلام لە هەر شوێنێکا بڵاو بێتەوە دەبێ ئەمەی پێبێ ئەگەر پێی نەبوو دیارە ئیسلام نییە و لای داوە لە ئیسلام ئەویش دینی خێر و بەرەکەتە دینی خوا ئیسلامی ئێمە لە هەر شوێنێک هەبێ ئەبێ خێری بۆ خەڵک پێبێ ئەبێ دادپەروەری پێبێ مافی هەموو خەڵک بدا و حەقی خۆشی بخاتە سەرشان دادپەروەری پێبێ ئەبێ ئاشتی پێبێ خەڵک لە کوشتن و خوێن ڕشتن ڕزگارکە ئیسلام ئەبێ سۆز و میهرەبانی پێبێ ئەبێ بە دەربەدەربوونی ئینسانێک دڵی گران بێ بە کوشتنی مناڵێک جەرگی وێران بێ چاوی نەبینێ کە مناڵێک خوێنی دەڕژێ بە ناحەق والمحبة دینی خۆشەویستیە ئیسلام چێتە هەر شوێنێک دەبێ خەڵکەکە بکا بە خۆشەویستی یەکتر نەک دوژمنی یەکتر ئەبێ نەتەوەکان بڵێ هەمومان چەتری ئیسلام کۆمان دەکاتەوە نەک من دژی تۆ بم و هەردووشمان ئەهلی مزگەوت بین ئەوە پەیامی ئیسلام نییە ئەی باشە شەڕ و پێکدادان و ئۆپەراسیۆنی سەربازی توخوا بەڕێزان خێری پێوەیە دادپەروەری پێوەیە ئاشتی پێوەیە ڕەحمی پێوەیە محەبەت و خۆشەویستی پێوەیە نەوەڵڵا کەواتە هیچ فڕی بە ئیسلامەوە نییە و شەڕە بۆیە یەکەم جار ستەمە لە ئیسلام ئەو ئیسلامە پڕخێر و بەرەکەتە مەکەن بە چەکێک بۆ نایارەکانتان دووەمیان زوڵمە لە سوورەتی ئەلفەتح چونکە سوورەتی فەتح بۆ ئاشتی هاتۆتە خوارەوە هەموو تەفسیرەکانی قورئان تەماشاکەن ئەوەی کە هەیە لە دنیادا هەموو سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکەن سوورەتی فەتح یعنی سوورەتێکە باسی سڵحی حودەیبیە دەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەموو دنیام هەبێ بەقەدەر ئەو سوورەتی فەتح پێم خۆش نەبوو کە خوا ناردی باسی ئاشتی دەکات باسی لە یەک تێگەیشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ نەیارەکانی دەکات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنابتان بۆتان باس کراوە من درێژەکەی سوڵحی حودەیبیە باز ناکەم خەوی بینی کە زیارەتی کەعبەی کردووە 6 ساڵە لە مەکەدا بڕاون
بەنێتی ئەوە لەگەڵ 1400 سەحابەدا فەرمووی بەس شمشێری ئاسایی بێنن کە نێتی شەڕمان نییە. 70 حوشتری بۆ خۆی هێنا و سەحابەکانیش 7 حوشتریان پێ بوو وەکو هەدی لە مەکەدا سەری بڕن لە کاتی عومرەی خۆیاندا. هاتن نزیک بوونەوە لە گوندێک کە حودەیبیەیە و چەند کیلۆمەترێک لە مەکەوە دوورە، کافرەکانی مەککە شمشێریان هەڵکێشا و کەمینیان دەرکرد و پێغەمبەریش چاودێری دەکردن. فەرمووی بڕۆینە ژوورەوە شەڕێکی گەورە ڕوودەدا، خوێن دەڕژێ، ئێمە بۆ شەڕ نهاتوین، بۆ عومرە هاتوین. کافرەکانیش وتیان بە هیچ شێوەیەک نایەڵن بێنە ژوورەوە. سەحابەکان هەر هەموو خوێنگەرم و گەنجانی دڵپڕ لە ئیمان عەرزیان کردی پێغەمبەری خوا هەر حیسابیشیان بۆ مەکە. دەی ئێمە وا دەچینە کەعبەوە دەچینە مەککەوە ئەگەر مردن با یەخەمان پێ بگرن، با بێنە سەر ڕێگامان. بەڵام سیاسەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت ئەوە نەبوو، قەت سیاسەتی هەڵەشەی نەبوو. فەرمووی نە بوەستن. عوسمانی نارد، ئیمامی عوسمانیان گلدایەوە، وان زانی عوسمان شەهید کراوە، سەحابە زیاتر خۆشان. کافرەکان زانیان شەڕ ڕوو دەدا، وەفدێکیان نارد، دوو وەفدیان نارد، سێمیان نارد، ئاخری پیاوێک ناوی سەهل بوو، سەهلی کوڕی عەمر. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەم سوهەیلە کاری لەگەڵا دەکرێت، پیاوێکی سیاسەتمەدار، پیاوێکی قسەزان، پیاوێکی قسەڕەوان، خاوەن باڵیان، من لەگەڵ ئەمادا دەنیشم، ئەمە قسەی لەگەڵا دەکرێت. کەوتن نەقسەکردن لەسەر چەند خاڵێک ڕێکەوتن. پێغەمبەر فەرمووی عەلی بنووسە بسم الله الرحمن الرحیم. سوهەیل وتی منووسە بسم الله الرحمن الرحیم، من الرحمن هەر ناناسم کێیە، بنووسە بسمیک اللهم. سەحابە هەموو تووڕە بوون وتیان چۆن قسەی پێغەمبەر ڕەش دەکرێتەوە. وت پێغەمبەر فەرمووی ڕەشیکەنەوە، ڕێکەوتن وایە، ئەگە بتەوێ ڕێککەوی لەگەڵ بەرامبەرەکە تا دەبێت تەنەزول لە حەقی خۆش بکەین، من تەنەزول لە عەقیدە ناکەم. فەرمووی بسم الله الرحمن الرحیم، ڕەشکەنەوە بە قسەی ئەو بنووسن بسم الله اللهم. فەرمووی بنووسە عەلی ئەمە پەیمانێک و ڕێککەوتنێکی ستراتیژی سیاسیە لە نێوان محەممەد پێغەمبەری خوادا. وتی قەت بە پێغەمبەری خوام نەزانیوی، ئەگە بە پێغەمبەرت بزانم شەڕ لەگەڵ ناکەم. بنووسە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه. ئیمامی عەلی فەرمووی قەد ڕەسوول الله ناکوژێنەوە، پێغەمبەر فەرمووی خۆم دەیکوژێنمەوە شوێنەکەیم نیشاندا، دەیکوژێنمەوە قەی ناکە. بنووسە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه. وتیان نابێ ئەم ساڵ یەک کەستان داخڵ بێ، وتی سەحابە وتیان ناگەڕێنەوە، پێغەمبەر فەرمووی داشگەڕێنەوە، کاکە ئەم ساڵیش ناین، ساڵێشکە 3 ڕۆژ ڕێگامان بدەن، ئەم ساڵ هەمومان دەگەڕێنەوە، ساڵێشکە 3 ڕۆژ ڕێگامان بدەن و ئێوە خوێن و ماڵتان سەلامەتە، ئێمەش خوێن و ماڵمان سەلامەت بێت، دوای 3 ڕۆژەکە مەکەش بەجێ دێڵم، عەمرە دەکەم و دەگەڕێمەوە، بەس شمشێری ئاساییشمان پێ دەبێت لەگەڵ خەنجەرێک شتێکی ئەوادا. وتیان باشە هەر کەسێک موسڵمان بێتە ناو ئێمەوە کافر ببێتەوە ناددەینەوە، بەڵام هەر کافرێک موسڵمان ببێ دەبێت تۆ تەسلیممان کەیەوە. ئەخ مەردێکی زۆر قورسە. پێغەمبەر فەرمووی بەوەش ڕازیم، کاکە بەوەش ڕازیم. لەو کاتەدا کوڕی ئەم پیاوە سەرۆکی وەفدی کافرەکان هاتوو موسڵمان بوو، کابراوتی ئەوتا لە بەندەکەدا نووساوە، پێغەمبەر فەرمووی تەسلیمی بکەنەوە، کاکە سەبر بگرە، بڕۆ لەسەر دینی خۆ سەبر بگرە، لە بەندەکەدا هاتووە ناچارم تەسلیمی کافرەکانت بکەمەوە. سەحابە ئەڵێ یعنی بتکوشنا خوێنیان لێ نەدەهات، ئەوەندە تووڕە بوون. پێغەمبەری خوا فەرمووی سیاسەتی ئێمە حیکمەتە، مرونەتە، حیلمە، هەمووی داناییە، هەمووی نەرمونیانیە، هەمووی حیلم و لەسەرخۆییە. واز بێنن بەڕێزان ئەمە خێری پێوەیە. سەحابە هەمووی دڵگران بوو. پێغەمبەری خوا سەری خۆی تاشی، حیوانی خۆی سەربڕی، سەحابەش هەموو بەنابەتڵیەوە ئەم کارەیان کرد. فەرمووی بگەڕێنەوە. شەو خوا سوورەتی فەتحی نار، ئینا فەتەحنا لەکە فەتحەن موبینا. فەرمووی ئەمە سەرکەوتنە، خوا سەرکەوتنێکی پێبەخشیوی، قەت سەرکەوتنی وا نەبووە. دەی بەڕێزان لە تورکیا ئەگە سوورەتی فەتح دەخوێنن وەرن پەنا بۆ گفتوگۆ بەرن. سوورەتی فەتح یعنی ئۆپەراسیۆنی سەربازی نییە، بەخوا وەرن هەموو تەفسیری قورئان و سیرە بخوێننەوە، یعنی پەنابردن بۆ سڵح و ئاشتی. تۆ هەندێک لە حەقەکانی خۆت وەرە خوارەوە، ئەو هەندێک لە حەقی خۆی دێتە خوارەوە، لە ناوەندێکە پێک دەکەن و خوێن ڕناڕژێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی باشترین فەتح و سەرکەوتن ئەوەیە کە ئێمە بەبێ شەڕ گەیشتینە ئەنجام. والله واش بوو. ئەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم 1600 کەس موسڵمان لە خزمەتیا بوو. دوای 2 ساڵ کە بە ئاشتی بێخوێن ڕشتن فەتحی مەککە کرا، موسڵمانان ژمارەیان بوو بە 10,000 کەس. ئیسلام لە ئاشتیدا بڵاو دەبێتەوە. دووەمیان زوڵمە، ستەمە. لەکێ؟ یەکەمیان زوڵم بوو لە ئیسلام، دووەم لە سوورەتی فەتح، سێیەم لە میلەتی کوردی موسڵمان. کاکە ئەم میلەتی کوردی موسڵمانە لە سووریا، لە ڕۆژئاوای کوردستان موسڵمانە، مزگەوتی هەیە، بانگی هەیە، خوتبە و جومعەی هەیە. قەت نابێ بە کەسێ بڵێ کافرە کە بانگی ئیسلام لە گوندەکەیدا لە شارەکەیدا بدرێ، مناری مزگەوتی هەبێ، چۆن بە کافری دەزانی؟ چ ستەمێکی گەورەیە لە ئیسلام. چوارەم کافریش نابێ بە ناوی دینی خواوە بچێ سەری. من حەدیسەکان هەمووی ناخوێنمەوە کاتم نامێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی مسلمە فەرموویەتی ئەگە ئینسانێک سەرکردەیەک چوە شوێنێکەوە
نابێت بە ئەهلی ئەو قەڵای ئەو شارە بڵێ وەرن لەسەر حکمی خوا تەسلیم بن فەرمووی نەوەکو حکمی خوا نەپێکابێ بڵێ وە لەسەر سیاسەتی خۆم تەسلیم بن نەوەکو نەت پێکابێ فإنك لا تدري أتصيب حكم الله فيهم أم لا صحيح مسلم جماري فرمودا 4690 يعني لكاد الشرع حكم إخوة بكار مهنا ديني إخوة مكان آميرك وسيلك بوسر كتكرني ناركانتان دجمنكانتان بەڵام بەداخەوە کورد هەمیشە بە ناوی ئیسلامەوە بێدین کراوە و ماڵی بە غەنیمەت براوە قازی محەممەدی پێشەوامان لە وەسیەتنامەکەیدا لە ئاخر لەحزەکانی ژیانیدا نووسی و فەرمووی ئێوە میلەتی کورد هەرچەند مسلمانن بەڵام چونکە کوردن هەر مەحکومن بەلای ئەوانەوە هەر مەحکومن بەلای ئەو دوژمنانەمانەوە بە دوژمن حیساب دەکرێن بۆیە ماڵ و ژیانی ئێوە بۆ ئەوان حەڵاڵە و بەلایەنەوە دەستکەوت و غەنیمەیە فمن بەخۆیان زۆر مسلمانین بەڵام هەمیشە بە کافرمان دەزانن چونکە غەیری نێتەوەکانی خۆیانین بۆیە دەرسی یەکەم ئەوەیە با ڕێگە بگیرێ لەوەی کە ئیسلام بکرێ بە لێدانی لایەنێک بۆ لایەنێکی تر با شەڕ بە ئاینی پڕ ڕەحمەت و بەرەکەت نەکرێ وانەی دووەم کە لەم شەڕ و لەو لێ قەوماوی میلەتەکەماندا ئێمە دەرسی لێ وەردەگرین ئەوەیە کورد دۆستی ڕاستەقینەی نییە یەک خاڵەکەی لە یەک کەوانەدا پندێکی پێشینانە ئەوەمان ئێمە بەسەر هاتووە ئەڵێ دوژمنی دوژمنم دۆستمە ئەو پەندی پێشینان لە دوژمنم دۆستمە بەخوا لە ئەمریکاتەوە دەیگری لە وڵاتی عەرەبیتەوە دەیگری لە ئەوروپاتەوە دەیگری لە رووسیا و ڕۆژهەڵاتەوە دەیگری یەک کەس دۆستی کوردە ئەویش ئەوەیە دوژمنێکی هەبێ ئێمەی کورد بەکاربێنە سەرکوتی دوژمنەکانی پێ بکە تا ئەو دوژمنەی لەناو دەچێت تۆ دۆستی ئەوی کە دوژمنەکەی نەما تۆش بۆ ماڵی خۆت ها زۆر کەسێکی خۆش دەوێت بەخوا لەبەر خۆی خۆشی ناوێ ئەوە ڕقی لە فڵان کەسە دوژمنایەتی ئەوی پێدەکا لە دوژمنم دۆستمە ئێمە هەمیشە وەکو کورد دۆستەکانمان لە ئەمریکا و دۆستەکانمان لە ئەوروپا و هاوپەیمانەکانمان بەخوا نەکەس خۆی بە هاوپەیمانی ئێمە دەزانێ نەفەقیرە شاردووشیانەتەوە خۆیان بە دۆستی ئێمە نازانن هەندێک چەکدار و تیرۆر کۆبەتەوە بۆ خۆیان پێیان ناوێرن بەخوا سەربازی ئەمریکی و ئەوروپی لە تیارەشان ناوێرە فڕۆکەوانەکەی تێدا بێ ئەوە پێشمەرگەی ئێمە بوون سنگیان بەگولەوە دەنا کە بۆیان ڕاوناون و تیرۆریان لە بنبڕ کرد و کۆتاییان پێێنا جا چونکە ئەو دوژمنە سەرسەختیان هەبوو کورد دۆستیان بوو تا باشمان بەکوژدەن و سەرکوتی دوژمنەکانمان پێ بکەن کە شەڕەکە خەریکە تەواو دەبێت کە برا بە ئاشکرا دەڵێ کاکە خۆ کوردەکان فریشتە نین پێمان دەڵێن ئێمە چەک و پارەمان داوە بە کوردانی ڕۆژاوی یعنی بە کرێمان گرتوون بۆ شەڕ پێمان دەڵێن ئەوە کێشەی خۆیانە با لە وڵاتی خۆیاندا حەریکەن بە ئاشکرا بە کورد دەڵێن سەربازی خۆمان سنووری ئەمریکای پێدەپارێزین نەک بین سنووری کوردستانی تۆی پێپارێزین ئێمە ڕۆڵەی خۆمان بە قوربانی تۆ ناکەین ئێمەی کورد دەیان جار فرۆشراین خیانەتمان پێکرا لەلایەن هێزەکانی دنیاوە بەڵام حەیف دەرسی لێ وەرناگرین ساڵی 1946 قازی محەممەد و کۆمارەکەی خیانەتی پێکرا ساڵی 1975 بە سەرپەرشتی ئەمریکا شۆڕشی کورد لەناو برا لە ئیتیفاقی جەزائیردا ساڵی 1978 چینیایی لە کوردستان درا 5,000 کەس بە یەک سەعات مردن هەموو ئەوروپا و ئەمریکا وتیانەوە کێشەی خۆیانە عێراق کێشەی خۆیەتی هیچ پەیوەندی بە ئێمەوە هەیە ساڵی 1991 لە کۆڕەوە بەجێ هێڵدراین بەجێیان هێشتین دەربەدەریان کردین لە ڕیفراندۆمدا بە ناحەق و ناڕەوا پشتیان تێکردین دەی میلەتێک داوای مافی سەر بەخۆی خۆی دەکرد تاوانێک بوو ئەو دەردەیان پێکردین ئەم جارش لە ڕۆژ ئاوای کوردستان بەجێیان هێشتین بەڵام خەتای ئەوان نییە ئەوە خەتای خۆمانە ئەوان دەڵێن عەتفمان لەگەڵتان هەیە ئێمە وەزان سیاسەتمان لەگەڵان هەیە ئەم دوو وشەیە لێککەینەوە عەتف و سۆز جیاوازە لەگەڵ ڕێککەوتنی سیاسی بەڕێزت کەسێکی فەقیر دەبینی زۆر هەژار و زۆر داماوە وەکو مسلمانێک وەکو ئینسانێک عەتف و سۆزت بۆی دەجوڵێ دەست بە ژیفان تا دەکەی 1000 دیناریە دەیتێ بەڵام توخوا کێشەی ئەو بۆ 1000 دینارە حەل بووە لەوەتی کوردستانی ئێمە و خێرەوەمەند هەیە هەر خێر دەکا فەقیر هەر فەقیرە چونکە لەسەر استراتیژ و بنەمانە بووە ئەوەنی فەقیرەکان هەر سوال دەکەن و هەر زەکات و سەرفترە وەردەگرن ئێمەی کوردیش خەڵک عەتفێکی بۆمان هەیە وەزیری دەرەوە پەروەردەی فەڕەنسا دەڵێ ئێمە هەموو کوردینەوە قسەیە ئەوە سۆزی بۆ ئەو کوژراوانە دەجوڵێ بەڵام ئەم سۆزە وەکو کابرای سوال کرد وایە کە 1000 دینارەکەی دەدەیتێ هەتا ماوە هەر فەقیرە ئێمە کەس ئیتیفاقی سیاسی لەگەڵمان نییە مەسەلەی کورد وەکو سیاسی سیر ناکرێ وەکو مەسەلەی سۆزێک سیر دەکرێت سۆزێکی ئینسانی کە سوودێکمان پێ ناگەیەنێ بەداخەوە ئەوان ئەمریکیەکان و ئەوروپیەکان هەمیشە بۆ خۆیان وتویانە ئێمە بەرژەوەندیمان هەیە
بەرژەوەندەکەمان لەگەڵ هەر کەسێک کۆتایی پێ هات دۆستایەتێکەشمان لەگەڵی کۆتایی پێدێ دوو کەس شەریکی یەکن لە بازرگانیەکە هەتا ئەو کاتە دۆستین کە شەریکین کە شەریک نەماین هەر ناشن ناسم بەخواوەی ئەوانیش ئاوایە بۆیە ئەمریکا بە حیاتی دۆستی کەس نەبووە تا سەر نەشیان شاردوێتەوە هەر بێمنەتانەش فەقیرە باشکرا پێمان دەڵن نازانم ئێمەی کورد حاڵی نابین یان هیچ دەرەتانی ترمان نییە لەبیرتانە مێژوو بخوێنەوە ساڵی 1979 ئێستا خەڵکێک لە ترامپ وایە کاکە هەمویان ئەوان ساڵی 1979 سەرۆکی ئەو کاتی ئەمریکا سەری ساڵی بوو یەک لە تاران میوانی حەمەڕەزا شای ئێران بوو سەرۆکی ئەمریکا یەکەم دۆستی حەمەڕەزا شای سەرۆکی ئێران بوو لە ماڵەکەی ئەوە خۆی ژن و منداڵی داوەت بوون بە یەکەوە نانی سەری ساڵیان خوارد و کریسمسیان ژێڕا ئەو شای ئێرانەوەی دەزانی ئەگەر بێدینی لە ئێرانە بڵاوکاتەوە ئێرانی هەرکرد بوو بە ئەمریکایەک لە بێدینی لە فەسەرخانەدا بۆی ئەوان دۆستی من و پشتیوانی لێ بکەن ئەوانش پیان وتو ئێمە وەتا نان بە یەکەوە دەخۆین لە وڵاتی خۆمەوە هاتووم نانی سەری ساڵ لەگەڵ تۆدا دەخۆم کریسمس لەگەڵا دەجێڕم ئەویش وازی لە هەموو دین و بیر باوەڕی خۆی هێنا بە هەمووی تەسلیم کردبوون بەڵام دوای 6 مانگ کە ڕاپەڕینی گەلانی ئێران ڕوویدا حەمەڕەزاشا بە حیسابی خۆی سەرۆکی ئەمریکا میوانی بۆ لە ماڵەکەی خۆیدا یەکەم دۆستێتی تەلەفۆنی بۆ کرد بوو کاکە من لێم قەوماوە دەربەدەر دەبم هەر بە پەناهەندە یان وەرن دیفاعم لێ بکەن یان بە پەناهەندە وەرەگرن هەر تەلەفۆنەکەشیان بەسەرا داخستەوە کوڕە بڕۆخت کەیفی خۆتە بۆ کوێ دەڕۆی هەر ئامادە نەبوون بە پەناهەندە و سواڵکەریش وەریگرن ئەوان ئەو کاتە وەفام بۆ کابرایەکی دۆستی نزیکی خۆیان ئاوانە بووە کە هەموو وڵاتەکەی تەسلیم کردبوون بۆیە ئێمەی کوردی مسلمان توخوا بە ئاگامان لە دینەکەمان بێ بە ئاگامان لە ئیسلامەتیەکەمان بێ وا نەزانین ئەگە بێ دین بی دیفاع لێ دەکرێت خۆ کوردانە لە سووریا ئاڵای سووریان هەڵکرد و ئاڵای مارکسیزم ئەوە تا رووسیا پشتیوانی ئەسەد دەکا دژی کوردەکان پشتیوانی کوردەکان ناکە بێدینی لەورێک نابینێ ئەبێ ئەو ڕاستیە بزانین بەڕێزان عەقڵ باشترە لە هێز عەقڵ باشترە لە هێز کورد لە ژیانیا لە شەڕانەی دۆڕاندووە ئەواڵقەکانی داهاتوو ئینشەڵڵا زیاتر ئەو بابەتە بەدی کۆمنتی معلوماتی مێژوویی بۆتان ڕوون دەکەمەوە ئینشاءڵڵا خاڵی کۆتایی ئەوەیە دەسەڵاتی خۆجێیی ڕۆژئاوای کوردستان هەڵەیەکی گەورەی کرد هەرچەند کورد گوتوویەتی ئەوەی لە شەڕانە بێ شێرە ئێمە لەناو ئەواندا ناژین لە دوورەوە ڕووداوەکان دەبینین بەڵام من وازانم هەڵەیەکی گەورەیان کرد کە لەگەڵ ڕژێمی بەعسی سووری ئەسەد ڕێککەوتن دەستی هاوپەیمانیان خستە دەستی بەشار ئەسەدی خوێن ڕێژەوە ئەو سووریایی کە چەند ساڵە ئەو کوردانە دەکوژێ 40 دانە ساڵە ناسنامەی نەتەوەی لێساندوونەوە 40 ساڵە لەو سووریایەت بێدین و بێژینی کردوون بێ شارستانیەتی کردوون بێ نەوتی کردوون بێ خاکی کردوون بێ زمانی کردوون 40 دانە ساڵ ئەو دەچانسەوسێنێتەوە ئەو هەموو شەڕی لەگەڵ کردوون بەداخەوە ئێستاڕم بێ ئەو پەڕی ناچاریان بێ بەڵام من دەڵێم زۆر جا مردن باشترە لەوەی کە ئینسان تەسلیمی دوژمنێک بێ کە هیچ خێرێکی تێدا نییە دکتۆر عەبدوڵڵا پەشێ و شعرێکی جوانی هەیە لە قەسیدەیەکە یەک مەقتەعی وەرگرتووە ئەمە ڕێک بەسەر کوردەکانی خۆمان و ڕژێمی سووریادا دەچەسبێ لەم سووریایە ئەبێت چاوەڕێی چ خێرێک بکەیت پێیان دەڵێ وەرن خەڵکە لە نێچیر و زام بپرسن بڵێن توخوا خەنجەر هەیە زامتی مارکە ڕاوچی هەیە نێچیر نەخوا دەخەڵکە لە کا بپرسن قەد ئاگری ساردی دیوە لە هێلانەی مەل بپرسن بەنیازی ماچ قەد ماردەمی تێژەنیوە دە لە داربەڕوو بپرسن تەوری دیوە داربڕ نەبێ دە لە کەرێکیش بپرسن گورجی دیوە کەردڕ نەبێ تخوا گورگت دیوە پەلاماری کەر نەدا تەورت دیوە داربەڕوو ئومێدی ڕەحمەتی پێی هەبێ تخوا ماری ڕەژمارتان بینیوە و کوڵەوەی بابتان بینیوە بۆ ماچکردن بەچکەی چۆلەکە ماچکا لە هێلانەکەیدا وەڵڵا ئەگەر کەسێ ئەمە وابزانە ڕاستە جێلە بۆیە ئەو ڕژێمی سووریاش بە حەیاتی شایانی ئەوە نییە کوردێک دوای ئەو هەموو فیداکاریە ئەمجا خۆی تەسلیمی ئەو کاو بێتەوە هاوپەیمانی دەستی برایەتی بۆ درێژکە ئەو بەڕێزانە خۆزگە سیاسەت مەدارانی ئێمە ئامۆژگاری نزیکیان بکردنایە 11,000 شەهیدیان داوەتە ئێستا لەو چەند ساڵەدا 24,000 کەسیان کەماندام و بریندار بووە واللهی یەک مەسافێتر خۆیان ڕاگرتایە نیوەی ئەو شەهیدانیان نەدەدا 2-3,000 شەهیدی تریشیان بخستایە سەر بە سەربەستیترەوە وەزعەکەیان بە نەوعێکی تر دەگۆڕا شێوازەکە بە نەوعێکی تر دەگۆڕا خوا زیاتر پشتیوانی لێ دەکردن سەرکەوتنێکی بێوێنەیان بەدەست دێنا
ئێمە زۆر جار کورد ئەو هەڵەی کردووە دەستی خسوەتە ناو دەستی دوژمنانیەوە لە 66 هەڵەی کردووە لە 31 ئابا هەڵەی کردووە لە 16 ئۆکتۆبەرە لە کەرکووکە هەڵەی کردووە بەداخەوە ڕیفراندۆم ئەوەی تورکیا ئەوەی سووریاش یاتە سەر ئەوەش هەڵەیە پەنابردن بۆ دوژمنی نەتەوەکەت لە ئەو پەڕی زوعفی شابێ هەڵەیە با بمری قازی محەممەدی پێشەوای کورد ئەو دەرسەی داداین قازی محەممەد کاتێک کە پەتەکەیان خستوە گەردنیەوە خەریب و هەناسەکانی توندەبوو هاواری کرد فەرمووی ڕەنگ بێ بە خەیاڵتاندا بێ کە من وەکو قازی محەممەد سەر نەکەوتم لە وەڵامدا دەڵێم بەخوای گەورە سوێن دەخۆم کە من سەرکەوتوم چ سەرکەوتنێک باڵاتر و بە زۆرترە لەوەی کەوا خەریکم ژیان و ماڵ و سامانی خۆم لە ڕێی میلەت و نیشتیمانەکەی خۆمدا دەبەخشم باوەڕ بکەن من لە ناخی دڵمەوە ئارەزووی ئاوا ڕۆژێکم دەکرد بەخۆم دەوت ئەگەر مردنم بە جۆرێک بێت کە لە خزمەتی خوا و میلەتی خۆمدا سەربەرز بم ئەو مەرگە بۆ من پیرۆزە و ئەو پەڕی سەرکەوتنە زۆر جار مردن ئەو پەڕی سەرکەوتن هەر ئەوە نییە نەفەوتێ بەڵام شکست ئەوەیە دەست بخەیتە دەستی دوژمنی نەتەوەکەتەوە کە 40 دانە ساڵە دەچەوسێنێتەوە ومێدوارم بەو هەڵەی خۆیاندا بچنەوە و دەرگای ڕەحمەتی خوش کراوەیە ڕاستە سەبرگرتن تاڵە بەڵام بەرهەمی شیرینە هەتا بۆتان دەکرێت نیشتیمانی خۆتان بەجێمەی هەڵن دەست مەخەنە دەستی دوژمنانەوە کوردیش حەقوایە لە هەموو پارچەکانەوە بە هەر شێوازێک کە بۆت دەکرێت هەوڵی ڕزگاربوونی ئەو برایانەمان بدەین یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە خوای ئەم بەشەی کوردستانمان لە کوردستانی باشوورە دەرگایەکی گەورەی ڕەحمەتت لێ کردوینەوە خوا لەسەرمان بەرقەرار بێ ئەمە ئازادیە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیش دەبراکان و خوشکەکانمان لە ڕۆژ ئاوای کوردستان بکەیەوە خوا بەهانا و هاواری هەر مەزلومێکەوە بێ لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا هەیە خوا بەهانا و هاواری هەر مەزلومێکەوە بێ کە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا هەیە خوا ڕەحم بە حاڵمان بکەی خوا ڕەحم بەو ئاوارانە بکەی کە ئێستا ماڵ و حاڵیان بەجێهێشتووە خوا ئێمەش وەکو ئەوان ئاوارە نەبین و ئەوانیش بە ماڵی خۆیان شاد بنەوە یا ڕەبی خوای پەروەردگار یا سەلام ئاوێکی بە ڕەحمەت بەم ئاگری فیتنەداکەی یا سەلام ئاوێکی بە ڕەحمەت بەم ئاگری شەڕ و فیتنەداکەی خوای بیکوژێنیەوە دەرگای ئاشتی و سوڵح و سەڵاحەت بکرێتەوە یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوای یا شافی یا الله ئەوانەی نەخۆشن خوا شیفای بەخێریان بۆ بنێری ئەوانەی دڵبەخە من دڵخۆشیان کەی ئەو مێژن و مێردانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی ئەوانەی مناڵیان هەیە بۆیان ساڵح و سەنگین و سالارکی خوای ڕۆڵی موسڵمانان پارێزی خوای ڕۆڵەکانمان پارێزی یا ڕەبی خوای ڕۆڵەکانمان بپارێزی خوای پەروەردگار ئەو مناڵینێ خوای ئەولادی ساڵحی پێ عەتاکەی عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون